كم داتو مامۆستا وەڵی پرسیارێکم هەبوو مامۆستا ئەگەر بەعرف نەبێ نازانم مامۆستا تا چەند ئاگەر لەو ئیشی ئەمەزۆن و شتە هەیە بەڵێ پرسیارەکەت بفەرماگەر توانامانە بوو جواب بدەینەوە ئینشاءڵڵا. وەڵی مامۆستا پرسیارەکەی منەوەیە لە یەک دوو مامۆستایەکەی وەک جەنابەت بەڕێز پرسیارم کردووە دەڵێن ئیشەکە حرامە جەبا شێوازی ئیشەکەت بۆ ڕوون کەمەوە بۆی بتوانی بڕیاری لەسەر بدەیت. بفەرمە. ئیشەکە بۆ خۆی دەچی دەیکڕی بە کیلۆیە کارتۆن و بڵێ شریفی پێ دەڵێن گونیە تەلیس شریفە بە چیلۆ دەیکڕی کە بە چیلۆ دەیکڕی نازانی چی تێدایە خۆ بەختە کە پێت دەفرۆشێ کابرا دەڵێ یا زێڕە یا زەبڵە لەوانێ ئێستاوانەی لایڤەکەدا من بزانن لە تیکتۆک چ باسی ینی ئێستا بڕۆ سەیری تیکتۆک کە لە 100 لایڤ هەمووی ئیشی ئەمەزۆنە هەمووی ئیشی ئەمەزۆنە خەڵک دەیکرێ و لە شوانە لە لایڤ لە تیکتۆک دەیفرۆشێتەوە. ڕاستی خۆم بارێکم لی هێنا دوایی کە ڤیددیوەکەم دی لی کەوتمە گومان و شک و گومان و شکە گوتیان حرامە یەکسەر ڕامگرت. جا ئەمەیە بزانم ئایا حرامە یا خۆی ئیشەکە ئازانین چۆنە مامۆستا وەک زارە هەڵیەدەی یا دوو شەشت بۆ دەرەچێ یا یەک و دووت بۆ دەرەچێ دوو شەشەکەت بۆ دەرچێت جاری وایە شتی باش تێدا 100 دلارەکە جاری وایە شتی تێدا وەڵا یەک فلوس ناکاتن. والله برای شیرینم ئێمە چەندین نەسی حەدیثمان هەیە کە هەر شتێک نادیار بێ بەڵێ چەندین حەدیث نەک یەک و دوو چەندین حەدیثمان هەیە هەر شتێک نادیار بێ کڕین و فرۆشتن لێ حرام. بۆ نمونە بەیعی حەساتمان هەیە بەیعی غەرەرمان هەیە چەندین حەدیث یعنی باسی ئەو شتانە ئەکا و جۆرەکانی بە تەفاسیل باسەکات هەمووی حرام. جا ئەم ئیشەشە ئەگەر دیار نەبێت چی لەنا ئەو شریفانایە حرامە ئەو کە جنابەت باسێکی وەڵام مامۆستا دیار نییە هەر کەسێکیش خەریکێتی واللهی با لەخوا بترسی وازی لێ بێنێ. وڵای ئێستا لەوانەیە جەماعەتی ئەوانەی کە لە ناو لایڤەکان لەوانەیە بزانن ئاگدار بن یعنی شەوانە بەلایکمەوە 100 لایڤ هەیە 100 لایڤ هەیە لە تیکتۆک هەمووی ئیشی ئەمەزۆنە. وایە بەڵام ئەو کەسێک کە ئەیفرۆشەیە بۆ نمونە ئێستا تۆ بۆ نمونە کڕیتە بەو شێوە حرامی کە باسمان کرد بڵێ بەڵام برادێکی تر دێ تۆ بە ئاشکرا دەرێکەکەی تۆ ئیفرۆشی ئەڵێ مەسا ئەمە فڵان شتە ئەوەتانی ئاوانەتانی ئەو فڵان بۆ ئەو کەسە حرام نییە کە ئیکڕێ لە تۆ بەس بۆ تۆ حرامەکە بە جوملەی ئیکڕی بەبێ بزانین چیتیایە. مامۆستا وەڵای پرسیارێکیکە من پێشەوەی شتەکە بکڕم ڕاستی نەمەزانی حرامە دوای ئەوە یەک دوو برادر خستیان نەگومان و ینی پیاوتم کو ئاگدار بە حرامە وامان بیستووە ڕێک ڕامگرت ڕێک ینی بڕوا بکە دوو لای یا سێ لایڤم کردەوە ڕێک ئیشەکەم ڕاگرت کە زانیم ئایا ئەو بڵێ گونەعبار بوومە نەخێر چکە نەمزانی وە ڕاستی کە پێ دەڵێم ڕاستەکەی نەمزانی پێشەوەی بڕوا بکە زانی باشم بەلایەدا ناچوو گونەعبار نابی ئینشاءڵڵا. مامۆستا تێبینیەک بدەم لەسەر فرۆشتنەوەکەی ئەگەر ئیجازە بدەیت. مامۆستای عەزیز فەرموو. مامۆستا لە فرۆشتنەوەکەیە هەندێک جا شتێ خاتە پێش کامیرەکە کۆمەڵی لە خۆیان بەشدارن لە مەزادەکەیە ڕەحمەتت لێبێ ئەوە شەیە ئەمەش زۆر وریابن ئەم بۆ ئەو کەسانی کە گویان لێمانە بۆ نمونە شتێکی زەردە لە سین دروستەکرێت بە نیو سنت 2 سنت 3 سنت ئەمە یەنی کاتە ناو زەرفێکی جوان و ئەڵێ ئەمە کێڵی ئاڵتون دیێ و دەی من هەروای فرۆشم و ئەم بابەتانە و مەزایدەی لەسەر کرێشێت تا 40,000 و 50,000 و خۆشی بە $1 نەسێنراوە لە سینە بۆیە وریابن ئەو فێڵە گەورە زۆرێ لە خۆیان مەزایداکەن بۆی کەسەکان شنەبان دوای ئەیدەنە کەسێ لەوانەی کە هی خۆیان نییە ئەو فێڵە گەوری تیای مامۆستا چونکە کەس نازانێت ئەم ئەڵێ وەڵا لەوە ئەمە ئاڵتون دەرچێجا کێ ئەڵێ ئاڵتون نیە من تازە فرۆشتم و ئەم بابەتانە زۆر ڕەواجی پێ ئەدرێت زۆریش بە خەتەری ئیشی لەسەرەگرێت دوای کە ئیبن بۆ کەسەکە سێرەکەن بای 1000 دیناریش نییە بەتابەت ئەکسسوارەکانی لەسەر ئەو تێبینی مامۆستا وەڵای مامۆستا من خۆم بۆم دەرچوو کۆمەڵێک ملوانکە و بردمە بازار هەر هەمووی سوێن بەخوا بە 4000 فرۆشتووە 5 دانە 6 دانە بە 4000 فرۆشتووە وەڵای هەماشتیش هەبوو هەماش لە لای بە 50,000 فرۆشراوە. ماڵێ وەڵاهی ئیتر ئەمە ئەم معاملاتانە لەو وڵاتانە گەشاکە کە ئاوا قورکراوەتە سەر یاوە وڵاتی ئێمە یعنی بۆچی ئەمە معالەجێ ناکرێ بۆیە بابەتێکیش ئەگەر ئیجازە بدەیت ئەمە زۆر خەتەرترە لەوە ئەگەر ئیجازە بدەیت کە بابەتەکە بابەتی شەرعیە و بەڕێزان حکومەکەی این بخە پێشام خەڵکە مامۆستا زینوکردنەوەی هەرچی زباڵەی دەوڵەتەکان هەیە
بەسەر ئەمەزۆن و کردنەوەی بە پارەی ئەم خەڵکە داماوە وەڵام موادەکەی هەموو سینیە هەرچی زباڵی بنینەکانی ئەهێنەیەکەنە پارە بەسەر خەڵکو 190 سینی بێ کوالیتی ئێستا کوردستان بۆتە زباڵەی عالەم بۆ کراوەتە زبڵوکانی عالەم بڕواکە مامۆستا ئەوەنە شلیفێکی گەورە ئەو ڕۆژە بینیم فرەدرا بوو لە پاڵی ماڵێکە کاتێک سەیرێکیم کرد ئاوا ماڵەکە ناسیا بوون من لە سیارەکەم لەبەردە ماڵی نەوەستان هەتا ئەوان دەرچوون ئەوە وتم ئەمە چییە بۆ فرەدراوە سێرم کە هەموو جلوبەرگە وتم حەی پیانم وتم ئەمە بۆ جلوبەرگتان لێرە فرەداوە وتیان وەڵام مامۆستا ئەو جلوبەرگە هیچ سوودێکی نییە جلوبەرگە یەک شلیف جلوبەرگە بەڵام هەمووی نە ئەوەتا تەنورە بێ نە ئەوەتانێ فانیلە بێ نە ئەوەتانێ خاولی ببیتم لە هەمووی جا بەڕاستی یعنی کارەسات پێویستە هەموو مامۆسایەکی ئاینی پێویستە هەموو مامۆسایەکی ئاینی ئەم بابەتانە بە جوانی لەسەر منبەرەوە باس بکە ڕوونی کاتەوە بۆ خەڵکی با خەڵک ئاگادار بن با خەڵک دەست بۆ هەموو شتێک نەبن دێن یعنی ئەو خەڵکە زۆر سەیرە زۆر ئەو خەڵکە دێن لە شتی زۆر بچوو پرسیارەکەن بەڵام ئەم مەسائلانە حرامە و گوناحی گەورەیە کەس باسی ناکە کەس یعنی کەس پرسیار ناکە پرسیار ئەوە ئێستا جەنابەت ئەم پرسیارەتە کرد دەگمەن خەڵک ئەم پرسیارە ناکە بەڕاستی مامۆستا یەک شتێکەش هەیە بۆی زیاتر ئەوەی کەم بڕوا بکە ئەمڕۆ نیورۆت کابرا نازانم ئایا سەلەفیە یان مەلای هەشتێکە بەڵام کابراایشی ڕیژدارە یعنی سەڵاوات و شتێک کرد ئینجا ئەو ئیشەیە کرد وەڵا بۆم نووسیوتم مامۆستا ئەوڵێن ئەو ئیشە حرامە ئەوە بۆم نووسیوتم مامۆستاڵێن ئەو ئیشە حرامە بۆ شوێن بەخوا پێوتم ئەها دیسان بەزمەکەیە مەداخەوە یعنی هەموو شوێنێک بە چیلۆیە هیچی نازانێت چیتە کەس کاک ئاردۆ بەخێر بێسەر هەردوو چاوم بەڵام و هەیە تقریبا 20 دقیقە 25 دقیقە لەسەر سرەیە ئەگەر جەنابەت یەک تۆزێ بۆستی ئیتر ئینشاءالله ئینەگە کاک هانیان بەخێر بێسەر هەردوو چاوم خوای گەورە بتپارێزێ براشی مامۆستا یەک تێبینیم هەیە و ئەڕۆم و خوا جەزای بەخێرتان بداتەوە و بەس یەک تێبینی لەوانەیە تۆ بتوانی یەکێتی زانایانی کوردستانی لێ ئاگدارکەنەوە یعنی بەڕاستی یعنی 130 خەڵک تووشی بووە 130 خەڵکی کوردستان تووشی بووە ئەوە من ئەلێرەوە بە ناوی جەنابتانەوە بە ناوی بەخوا کابرا هەیە عەفوم کە مامۆستا کابرا هەیە لە هەولێر پێی ئەڵەن حاجی زۆر بەناوبانگیشە بە حاجیش بەناوبانگە عەجزی کرد و ماڵی خواشی دیوە و ئیشە ئەکات ئەوە من بە ناوی جەنابتانەوە بە ناوی هەموو تاجر و خەڵکی خەمخۆری کوردستانەوە داوا لە لیژنەی باڵای فتوای کوردستانەکەم ئەوە من لەم شوێنەوە داوا لە لیژنەی باڵاکەم نەک لیژنەی فەرعیەکان کەوا ڕوونکردنەوەیەک لەسەر ئەم مەسەلە بن لەسەر مەسەلەی ئەمەزۆن ئەمەی کە ئێستا با خەڵکانێک بانکن پرسیاریان لێ بکەن بزان ئەم بابەتە چۆنە و پرسیار وەڵامێکی ڕوونی وازەحی هات دڵ ئاودەر کەوا دڵی ئینسان ئاو بخواتەوە وەڵامێکی بەو شێوە بدەن با خەڵکی یەکلا بێتەوە و وردەکاری و بەدادوچوونش بکەن وەکو مامۆستا سامان نووسێتی بۆ مەوزوعەکە بە جوانی بەڵکو ئینشاءالله ڕوونکردنەوەی کوردستان بخوا خێرێکی گەورەیە گەنجەکانمان هەمووی وێران بۆ بەدەستە ئیشەوە هەمووی خی گەورە بپارێزە برازەکەم مامۆستا خوا جەزای بەخێرت داتەوە حافستان